لە هەواڵێکی ترمان پێشەنگایەکی هاوبەش بۆ شێوەکارانی پیرانشار دەکرێتەوە. بێگومان ئەم پێشەنگایە بە ئامادەبوونی هۆگران و لایەنگرانی هونەرە و عاشقانی هونەر هەر کەسێک کە خولیای هونەری هەبێت ئامادەیی هەبووە لەم پێشەنگایەدا و فەرموون با پێکەوە بینەری دیمەنەکان بین. پێشانگای نیگارکێشی و شێوەکاری ئەوڕۆ بە هاوکاری ئەنجومەن هونەرەی تێجەسومی لە ئیدارەی فەرهەنگ و ئیرشاد کراوەتەوە. پێشانگا بە مودەتی 4 ڕۆژان لە خزمەت هاوشاریاندا دەبین کە بێن ئینشەڵا چاو لە پێشانگایەکەن و هەدەف زۆرتر ئامانجی ئەو کارە حمایەت پشتگیری لە هونەرمەندان و نیشانداری کاری هونەریە. لەو پێشانگایە کە 40 هونەرمەند بەشدار بووە 75 ئەسەر لە کارەکانی هێناوە بۆ پێشانگای. بەشێکی لە دەرامەد و فرۆشی ئەو پێشانگایە دەگەڕێتەوە بۆ نەخۆشەکانی مواسسەی خێری و میت کە کار دەکات بۆ کۆمەک بە هاوشارانێک کە توشبووی سەرەتان بوونە لە شاری پیرانشار. دیارە بەشداربوویەک لەو نمایشگای هونەرهای تەجەسومی شارستانی پیرانشار بەشداریمان کردووە و بە فرۆشی تابلۆیەکانمان ئەمە دەمان ناوە کە بەشێکی تەرخان کەین بۆ نەخۆشیەکانی سەرەتانی و ئینشەڵا بتوانین بوو کارەمان دەستیوانمان گرتبی. شکری خودای جەماعەتێکی زۆر هاتووە بازدەکی چاک بەرخوردارە بە زۆر تەشەکر دەکەین لە جەماعەتێ کە بۆ ئیستیقلالە خۆشەی لەگەڵەوان هەمراهی مەبنەوە. هیوادارم ئەو پێشانگایە بێتە هاندەرێک بۆی کە کاری هونەری ئاواوە بە تایبەت لە ناوچەیمە زۆرتر بێ بۆی کە حمایەتێکی باشتر بکرێت لە نەخۆشەکانی سەرەتانی، چون هەروەچی دەزانین بەشێک لە دەرامەدەکانی ئەو پێشانگایی لە فرۆشی ئاسارەکان تایبەت کراوە بۆ نەخۆشەکانی سەرەتانی. بە داوا لە خەڵکیش دەکەم کە بە سەهمی خۆیان بەشدار بن، استقبال بکەن لەو پێشانگای بۆی کە هەم هونەرمەندەکان بتوانن باشتر کەڵک ئەنێرژی وەرگرن بۆ داهاتوو و هەمەوەی کە دەرامەدێک پەیدا بێ بۆ نەخۆشە سەرەتانانە. سڵاو و ڕێز ئەوڕۆکانە هاتوونەتە پێشانگای نیگارکێشی شارستانی پیرانشار کە بە یارمەتی ئەنجومەنی هونەرهای تەجەسومی و بنکەی خێرخوازی نەخۆشەکانی توشبووی سەرەتانی پیرانشاری بەڕێوە دەچێت. هونەرمەندانی نیگارکێشی هاتوونەتە دەستی خێرخوازی بنکەی خێرخوازیان گرتووە بەشێک لە فرۆشی ئەو تابلۆوانە تەرخان دەکەن بە نەخۆشەکانی توشبووی سەرەتان. ئێوەی بەڕێزیش کە و کوردە فیلمەی دەبینن هیوادارم بێن وەکو کڕیارێک ئەو تابلوانە بکرن کە بتوانن هەم دەستی هونەرمەندەکانی شارستانن بگرن لەو بەریژڕا بتوانن دەستی نەخۆشەکانی توشبووی سەرەتانمان بگرن. یەکێک لە پوانەکانی مثبەتی ئەو نمایشگای ئەوەیە کە بە هاوکاری مواسسە خێریەی حمایەت لە بیمارانی سەرەتانی ئومیدەوە بەرگوزار بووە کە بەشێک لە فرۆشی ئەو نمایشگای تالوق دەگرێت بۆ مواسسەی. لەو نمایشگادا هەم خانمەکان هەم ئاغاکان بەشدار بوون، بەڵام قسمەتی خانمەکان تعدادیان زۆرتر بووە.